سروک بارزانی نهایت بنگه دنگدانه آکل پیرمامه بریاره سروک بارزانی جی دنگ خوب داد لیک جه بنگه هنکول پیرمامه لوی بنگه دنگدانه سروک بارزانی دنگ داده بریانو کشی سروک وزیر هرما کردستان مسرور بارزانی هر لوی بنگهی دنگ داده و لوی بنگهی آخر بروز نمافانان لنافاوی بنگه پیرمامه 802 دنگ در هنه بوان هل اوی بنگه دنگدانه دنگ خوب دن سروک بارزانی جی بجداری پروسه دنگدانه بیت کارت خویا بایومتری پیشکشی وان خاطرین کمیسیون و کارمندین کمیسیونت کرد داکو ناسنامه اوی بهت تکس کردن و پشتی ویجی پنجمورت دوار گرتن. ئێستا سەرۆک بارزانی پەنجەمۆرەکەی لێوەردەگیرێت مەڕێکارەکانی دەنگدانە پێم وابێت هیچ گرفتێک ئێستا جیازەکە هیچ گرفتێک نەبوو سە فۆرمەکە وەردەگرێ و کارتەکە خوێندیەوە بێکێشە لە دوای ئەم ڕێکارانە ئێستا سەرۆک بارزانی دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ دەدات هەڵبەتە هەر لەم بنکەیە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش نزیک بە کاژێرێک لەمەوبەر دەنگیدا دواتر کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیشی هەبوو باسی لە پرۆسەی دەنگدانەکە کرد و باسی لە قۆناغی داهاتووی عێراق کرد لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێستا لەم بنکەیە کە لە پیرمامە کە بنکەیەکی گشتیە 802 کەس دەتوانن لەم بنکەیە دەنگ بدەن هەرێک لە سەرۆک بارزانی و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەم بنکەیە دەنگ دەدەن سەرۆک بارزانی ئێستا هەموو ڕێکارەکانی تەواو بوو ماوەتەوە بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگی خۆی بدا جێگەی ئاماژەیە سەرۆک بارزانی لە ماوەی ئەم مانگەی ڕابردوو تاوەکو کاتی بانگەشە جەختی لەوە کردەوە کام هەڵبژاردنە بۆ خەڵکی هەرێمی کوردستان گرنگە پێویستە لە پەرلەمانی عێراق کار بکرێ بۆ جێبەجێکردنی دەستور سەرۆک بارزانی لە یەکێک لە گوتارەکانی گوتی تا ئێستا حکوومەتی عێراق دەستوری جێبەجێ نەکردو بۆ ئەوەی کە مافی هەموو پێکاتەکان لە عێراق بە کورد و عەرەب و تورکمان و سونە و شیعە و کریستیان و هەموو پێکاتەکان بدرێ بۆیە داوای لە خەڵکی هەرێمی کوردستان کرد کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بربژێری خۆیان هەڵبژێرن بۆی کە دەستور حەکەم بێ. خطابە سەروک بارزانی لەگەڵ خطابە پارتی دموکراتی کوردستان ئەف جارە بەر بە عێراقێ بەبوو ئەوان بەحس لوەیەکی کرد کوونی نەرێنوانە بربژێرن وانە دەبێتن نێراتیا هەمی عێراق بکەن دەبێت خولا بهێت یا پەرلەمانێ کابینا بهێت یا حکوومەتە عێراقێ بووە بیتن و دەستور بهێتە جێبەجێکردن دەبێتن ئەف قوناغا و عێراق کەبێت نافدا قوناغا جێبەجێکردنا دەستوری بیتن خەڵکی عێراقە و یە هەرێما کوردستانê شایانی خزمەت گوزاریên باشترە شایانی ژیانەکە باشترە داخوازی خەڵکێ کرد بەشداریە بکەن di پرۆسەیا دەنگدانێدا هیویژی خواستیە لە دوماهێک ڕاگەهاندنا و دەرکەتی ئەوە و ئەف هەڵبژاردنە di nava keşekê aram û demokratî da bihêne prêvebirin سەروک بارزانی لە پیرمامنها بەشداری پرۆسەیا دەنگدانê dibît فڕۆما خویا دەنگدانê وەرگرتیە لە پشت ئەvê کابینەیە biryara xwe da deng da لیست و بربژێرێک و ئەوی خواستیە نها jî ev formeya ku Serok Barzanî wergirt dihêta tewandin dihêta yexistin bû nava di nava vê sindoqeya dengdanê da proseya dengdanê bû Serok Barzanî jî bidayî bû Serok Barzanî li bingehek ji bingehên dengdanê pîrmamê dengê xwe da. بەڵێ وەکو بینیتان سەرۆک بارزانی لەم بنکەیە لە پیرمام دەنگی دا بەم شێوەیە لە هەمان بنکە هەم سەرۆک بارزانی هەم مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە پیرمام دەنگی خۆیاندا و پرۆسەی هەڵبژاردنیان بەجێهێنا پرۆسەی هەڵبژاردن بەردەوامە لە عێراق و لە هەرێمی کوردستان تا ئێستا پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت و سەرۆک بارزانی ساتی هاتنە دەرەوەیەتی لە هۆڵی دەنگدان لە هۆڵی هەڵبژاردن لە پیرمام لە یەکێک لە بنکەکان